لە گەرمیان کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان سوودمەند دەبن لە بڕیارەکانی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت کە ساڵێک پێش ئێستا لە ساڵیادی بە قەزابوونی کەلار بەڵێنی پێدان ژمارەیەک پڕۆژەی استراتیژی جێبەجێ بکات و چەند پڕۆژەیەکی ڕاگیراویش بەگەڕ بخاتەوە. لە ناویاندا جێبەجێکردنی درێژترین پردی هەرێمی کوردستانی تێدایە کە لەسەر ڕووباری سیروان دروست کراوە بە ناوی پردی شەهید لیوا حسێن مەنسوور کە قەزای کەلار و خانەقین و مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بەیەکەوە گرێ دەدا. مەمنونیم لە لیان خوالیان رازی بێت کوڕەکەی من گیانی خۆی فدای کرد بۆ خاکی کوردستان. دوانم نەیەکێکی دایکی دوو شەهیدم. لە ئەنجومەن وەزیرانیش هاوکار و پشتیوانیان کردین بە تایبەتی کاقوباد و برادران کە لێوە بوون توانیمان ئەم پرۆژەیە تەواو بکەین و پرۆژەکانی تریش کە ئێستا دەبینین ئەمڕۆ سەردانی چەند پرۆژێش تریشمان کردووە هەندێکیان وە لە نزیکی تەواو بووندایەوە هەندێکیانیش کە تەواو بوونە. ئەو پرۆژانەی کە بەهۆی قەیرانی داراییەوە وەستا بوون بە بڕیاری جەنابی کاقوباد و ئەو سێ وەزیرە بەڕێزەی کە سەردانی گەرمیانیان کرد و فەرمانێکیان دەرکرد کە جەنابی کاقوباد ڕاستەوخۆ داوای کرد و سەرپەرشتی کرد. بەڵێنەکان بە تەرخانکردنی 264 میلیارد دینار برانە سەر بۆ جێبەجێکردنی 12 پرۆژەی جیاجیا کە ئێستا کۆتایی بەکاری هەندێکیان هاتووە و هەندێکیشیان لە قۆناغی کارکردندان. ئەم هەنگاوانە شوای کردووە ناوچەکە لە قەیرانیشدا خزمەت گوزاری تێدا بەردەوام بێت. تاوەکو ئێستا ئەو داواکارانەیە کە کردومان هەمووی بەسپاسەوە جێبەجێکرا و تاوەکو ئەم دەقیش کە پرۆژە خزمەت گوزاریەکان بەردەوامە وەکو قۆناغی دووەم ئەمڕۆ کۆمەڵک پرۆژەی تر هەر لەو بەڵێنانەی کە ساڵی پار پێماندرا بوو ئەکرێتەوە باری جێبەجێکردنەوە و دڵنیاتانەکەمە پرۆژەی خزمەت گوزاری نابڕێت لە کەلار و بەردەوام بێت. پرۆژەکان پشکی زۆریان بەرکەرتی ڕێگاوبان کەوتون کە ساڵانێکە دانیشتوانی گەرمیان خەون بە جێبەجێکردنیانەوە دەبینن بە تایبەتی ڕێگای کەلار دەربەندی خان کە ئێستا قۆناغی یەکەمی بە دووری 23 کیلۆمەتر کۆتایی هاتووە و بەردی بناغی قۆناغی دۆمیشی دانرا کە درێژەکەی 40 کیلۆمەتر دەبێت. جەنابی کاقوباد کە لە کۆتا سەردانیا لە ساڵی پارە کۆمەڵی پرۆژەی لە بواری ڕێگاوبانە فەرمانیدا بە ئێمە بۆی جێبەجێ بکەین و ئەو پرۆژانە ئێستا لە قۆناغی تەوابوونن. ئەمڕۆژ ئێمە لەسەر پردی گردەگۆزینەین یا پردی شەهید علی حوسێن مەنسوور کە پردێکی استراتیژیە دەڤەری گەرمەسێر بەدا لەگەڵ گەرمیانە بەیەکەوە دەبەستێتەوە زیاتر لە 100 میلیارد دینارە ئەوەی کە ئەمڕۆ کراوەتەوە. و ئەو پرۆژانەی کەوا هێشتا بەشێک لە کارەکانی تەواو نەبووە ئەو پرۆژانەی کە ئەمڕۆ بەری بناغی بۆ دادەنرێت ئەوانەی زیاتر لە 160 میلیارد دینارن واتە بە کۆی پرۆژەکان سەروی 260 میلیارد دینار پرۆژەیە لە سنووری گەرمیانە چێتە بواری جێبەجێکردنەوە بەشێکی تەواو بۆ بەشێکی تازە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێنەکان گوندنشینانیش سوودمەند دەبن لێی کەویش دانانی بەردی بناغی ڕێگای ژمارە گوندی ناوچەکەیە بە درێژی 17 کیلۆمەتر. شاخوان محەممەد، کورسات نیوز، کەلار.